بەڵێ بەڕێزان سەبارەت بە پرسی پاراستنی سەروەری عراق لەلایەن وڵاتانی دراوسێ عراقەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری چاودێری سیاسی دەکەم بەڕێزان لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز جەزایری لە کوردستان 24ەوە سڵاوت لێبێت. دەمەوێت ئەوە بپرسم عراق بۆچی سەروەری خۆی ناپارێزێت، نایەوێ یاخود ناتوانێت بیپارێزێت؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا جارێککە سڵاو ڕێز بۆ کەناڵی بەڕێزەکەتان و سڵاو لە بینەرانی ئەم کەناڵە بەڕێزە. لە ڕاستیدا سەروەری عراق پرسی سەروەری عراق کە پێشێل کراوە، ئەمە لەم حکوومەتە پێشێل نەکراوە، بەڵکو پێشتریش پێشێل کراوە لە حکوومەتەکانی ڕابردوودا بە داخێکی زۆرەوە هەمیشە سەروەری خاچی عراق پێشێل کراوە. سنووری عراق لەلایەن وڵاتانی دراوسێ بەزێنراوە. بەڕاستی ئەمە ستراتیژێکی ناڕاستەقینەیە لە نێوان هاوڵاتی و لە نێوان دەوڵەتدا. ئەوە کە وای لێ کردووە دۆخەکە بەم شێوێ بگاتە بە شکست بۆ سەروەری خاشی عراقا هەموو سەرۆکوەزیرانەکان هەموو ئەوانەی کە حکمی عراقیان کردووە لە ساڵی 2004ەوە تاوەکو ئێستا تەنانەت بابەتی پرسی دیموکراسیت لە عراقدا ئێستا هاوڵاتی عراقی بەڕاستی چاوی لە حکوومەتی عراقەیە ئەکە دەستوەردانی دەرەکی لە کاروباری وڵاتەکەیدا نەبێت، بەڵام دەبینین دەستوەردانی دەرەکی بەسەر وڵاتەکەماندا دەسەپێندرێت. بۆیە دەبینین ئەمڕۆ سنووری عراق دەبەزێندرێت، پێشێل دەکرێت. ئەمڕۆ دەبینین دۆخی ئابووری لە هەمان کاتدا دەستوەردانی تێدا هەیە، هەروەکو دۆخەکانی دیکە لە هەمان کاتدا بینیمان داعش چۆن هاتە نەوخاشی عراقەوە لە ساڵی ڕابردوودا کە بینیمان چک جۆرە کێشە و ناکۆچێکی دروست کرد. ئەمەش بابەتی سەروەری عراقی خستۆتە مەتەرسیەوە. ئەگەر ئێمە باس لە سەروەری خاچی عراق بکەین، پێویستە ئێمە مامەڵە لەگەڵ دوو پرسی زۆر گرنگدا بکەین. یەکەم پرس بریتە لە بابەتی پرچەکردنی سوپای عراقە. ئێمە ئەمڕۆ ڕێکەوتنێکمان هەیە لەگەڵ ئەمریکا لە ساڵی 2011ەوە لە هەمان کاتدا ڕێکەوتنێکی ئەمنیمان هەیە لەگەڵ ئەمریکا 2014. بەڕاستی ئەمریکا پابەندی ئەم ڕێکەوتنانە نەبووە بەڕاستی بۆ پرچەکردنی سوپای عراق لە هەمان کاتدا تەنانەت ئەو سیستەمەی ڕادارەی لە سنوورەکانی عراقدا بندرێ بۆ ئەوەی کەوا سەروەری خاچی عراق لە ڕێگەی ئەم ڕێکەوتنانەوە پارێزراو بێت. دەستوەردانە دەرەکیەکان عراق کە ناتوانێت سەروەری خۆی بپارێزێت، دەستوەردانە دەرەکیەکان ئەمان ئەسڵی ئەمریکا کە عراقی پرچەک نەکردووە یاخود سەرۆکایەتی عراق بەرپرسانی باڵای عراقی ناتوانن سەروەری عراق بپارێزن، کام لایە؟ ئەمریکا ڕێکەوتنێکی ئەمنی هەیە، بابەتەکە پەیوەندی بە سیاسەتەوە نییە. بەڕاستی هەردووچیان پەیوەستن بێکەوە، بەڵام ئەگەر هاتوو سیاسەتێکی بەهێز نەبێ بۆ ئیدارەدانی دەوڵەت، ئەو کاتە ئیدارێکی دانایی نابێت، لە هەمان کاتە تۆ سەروەریشت نابێ. ئەو کاتە ئێستا ڕەگەزنامەی عراقی لە خراپترین ڕەگەزنامەکانە لە جیهاندا. ئێستا عراق سەروەرەکەی پێشێل دەکرێت، هەموو ڕۆژێک سەروەری عراق پێشێل دەکرێت. سەروەری عراق لێدراوە ئێستا. بەڕاستی مامۆستای بەڕێز سەیدکە ئێمە قسە لەسەر سەروەری عراق دەکەین. ئێمە بەڕاستی بڕیاری سیاسیمان نییە لە هەمان کاتدا، بڕیاری سیاسیمان بۆ ئەم بابەتە نییە. ئەمە پەیوەندی بە بەشە گەورەکەی ئەمریکاوە نییە، پەیوەندی بە ئیدارەی ئەمریکاوە نییە. ئیدارەی ئەمریکا بە تانک و سوپاوە هاوپەیمانان هات لە ساڵی 2003ەوە هاتن لە کۆبوونەوەی لەندەن. ئەو کاتە بەڕاستی ئێستا کە گوتمان ڕژێمی پێشویان ڕوخان، ئێستا تۆ دەستوری عراقت هەیە، بەڕاستی سەروەری ناپارێزرێتە. ئەمڕۆ حکوومەتت هەیە، حکوومەتێکی هەڵبژێردراوت هەیە لەلایەن گەلی عراقا، لە هەمان کاتە سەروەریت نییە. سەروەری عراق، سنووری ئاوی عراق پێشێل دەکرێت، بەندەر
مندەری مبارەك لەلایەن کوێتەوە دروست دەکرێت تۆ بەڕاستی ناتوانانی هیچ بکەیت باشە ئایا ئەم کەناتوانێت چی بکە ینی تەنانەت ئەگەرچی کوێت پارێزگایەکی عراقی بوو ئەمە مێژوو دەڵێت هەر بە ئەمە کوێت پارێزگایەکی عراقی بوو ئەمە مێژووە دەڵێت باشە ئەنی حل لە بەرامبەر ئەمەدا چییە پێویستە عراق چی بکات ئەمەش دێرمەنێ و پرسیارەکەەوە محەممەد شیع سوودانی لە کارنامەکەیدا کە بە بەهێزترین کارنامە ئاژمار کرا زۆر بەڕژدی تاکیدی لەسەر پاراستنی سەروەری عراق کردوتەوە ئایا محەممەد شیع سوودانی دەتوانێت ئەوە بکات بە پشبەستن بەچی ئەم کارنامەی داناوە و پەنجەی لەسەرم خاڵەدانەوە کە سەروەری عراق بپارێزێت ئەگەر ئێمە قسە لەسەر سەروەری عراقی بکەین دەبێت بابەتی حیزبەکانیش باس بکەین ئێمە حیزبەی گەندەڵمان هەیە لە عراقدا ئێمە هەندێک لایەنی سیاسیمان هەن کە بە گوێرەی بەرژەوەندی خۆیان مامەڵە دەکەن دوورکەوتونەتەوە لە هاوڵاتی عراقی لە هەمان کاتە بۆیە پێمان وایە بەرپرسیارەتەکە گەورەیە لە بەردەم بەڕێز سوودانی بەرپرسیارەتێکی گەورەیە بەڵام دوای ئەم گۆڕانکاریانە دوای ئەم گۆڕانکاریانەی کە گۆڕانکارین بەڕاستی تەکتیکێکی سیاسیە لە سیستەمی ئەمنی و سیستەمی سیاسی گۆڕانکاریەک لە وەزارەتەکان و بەرەبەرەتەکە شتەکان ڕووبدات لە هەمان کاتدا لێکۆڵینەوە لە ڕەخساندنی کەشێکی دیکە بکرێ پەیوەندی لەگەڵ هاوڵاتی عراقی ئەگەر هاتوو پەیوەندێکی ڕاستەقینە لەگەڵ هاوڵاتی عراقی نەبێت کە ئێمە لە هەمان کاتدا ئێمە کەمکوتیمان هەیە لە حکوومەتەوە بابەتی بینیمان 73 پەرلەمانتاری ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسی کشاونەتەوە ئەمە کاریگەری دەبێت بەڕاستی دۆخەکە ئالۆزە دۆخەکە هەستیارە بەڕاستی تۆ چۆن دەتوانیم سەروەری عراق بپارێزی گەلی عراق داواکاری هەیە جێبەجێ نەکراون داواکاریەکانی گەلی عراق ئەم حیزبانە پێویستە ئەمانە لێک بکرێنەوە ئەگەر هاتوو بابەتەکە پەیوەست بێ بە سوودانی دەبێت هاوکاری هەبێت لەگەڵ لایەنەکان من قسەک بەو شێوەیە دەکەم دوور ناکەمەوە لە بابەتەکەدا ئەگەر هاتوو بە ڕێز سوودانی بەم شێوەی مامەڵێک لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ بریتیانەکان بۆ نەخشارەگەیەکی نوێ لەگەڵ عێراقدا ئەو کاتە سەروەری نابێ بۆ عێراق ئەمڕۆ بینیمە بنکەی ئەمریکیمان هەیە ئیدارەی ئەمریکامان هەیە ئەزۆرینەی زیهان لە هەمان کاتدا وڵاتانی کەندا و لە هەمان کاتدا دەبینین کە نمونەیەکی زۆر سادەیە دەبینین کە پێشکەوتووەکە تەنها لە غاز و هەنادەی غازەوە نەخێر بەڵکو کۆمپانیا نیشتیمانی بڕیاری ئەوەی داوەکە بۆ بەهێزکردنی سنوورەکان و پاراستنی سەروەری عراق ینی ئەم هێزانە بنێرێتە سنووری هەرێمی کوردستان لەگەڵ ئێران بەناوی ئەوەی کە سەروەری عراق بپارێزێت لە کاتێکدا هێز لەوێ هەن کە هێزی سنوورین پاسەوانی سنوور چ پێویستیەکی هەیە کە بێوێت ئەم هێزانە بنێرێت مەبەستی لەمەدا چییە؟ من پێم وایە بڵاوپێکردنی هێز کە پارێزگاری لە هێڵی سنووری بکات لە نێوان ئێمە و تورکیا لە نێوان ئێمە و ئێراندا بڵاوپێکردنی هێز تەنانەت لەگەڵ سووریاشدا کە باکووری سووریاش لەماندا کێشەی تێدا هەیە کە لەڵێن کۆمەڵی گروپی تیرۆریستیەوە هەن کە پێشتر لە نێو داعشدا بوون لە نێو دەوڵەتی ئیسلامیدا بوون کە بینیمان چ وێرانکاریەکیان لە عراق ئەنجامدا هاتنە نێو زۆرێک لە پارێزگاکان تاوەکو ئێستا ئەم گروپانە بەردەوامن تاوەکو ئێستا نەهامەتەکانی داعش کۆتاییان نەهاتووە بەردەوامن من پێم باشە سەردانیکردنی شاندەکەی کۆنگرێسی ئەمریکا بۆ پێدانی دەرفەتە بۆ هاریکاری بۆ پارێزگاریکردن لە سەروەری خاچی عراق لە هەمان کاتدا ئەگەر هاتوو هاوکاری نەبێت لە لێوان ئیدارەی ئەمریکی و ئیدارەی عراقیدا لە هەمان کاتدا هاوکاری نەبێت لەگەڵ لێوان هەمانجی ئەمنی نەبێت کە پلان داپڕێژن بۆ پاراستنی سنووری عراق دەبێت بەم شێوەیە مامەڵە بکرێتە ئەم گروپانە دەربکرێن کە داواکراون لە ڕووی نێو دەوڵەتیەوە وەکو پارتی کرێکارانی کوردستان کە
لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە لە هەمان کاتدا کە تورکیا وەکو پاساوێک بەکاریان دەهێنێت بۆ پێشەکردنی سەروەری عێراق و لێدان لە گوندەکانی هەرێمی کوردستان و تەنانەت فڕۆکەکان و موشکەکانی ئێرانیش ئەوانیش بە هەمان شێوە پێشێلی سنوور دەکەن ناوچەکانی کەرکووک و سلێمانی بۆردومان دەکەن لە هەمان کاتدا ئەو پێشێلەی کە بینیمان لە ناوچەکانی باشوور لە نێوان کوێت و عێراقدا من پێم وایە کە پێویستە گفتوگۆ هەبێت لەسەر مێزێک گفتوگۆ بکەن عێراق گفتوگۆ بکات بەڕاستی لیژنەیەک لە هەمان کاتدا پێک بهێنێت بۆ ئەوەی کەوە ئەم بابەتە یەکلا بکرێتەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئاڕیەوە بابەتی ئێمە با دوور نەکەوینەوە لە هەمان کاتدا ئەمە پەیوەستە بە سەروەری خاچی عێراقەوە بڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی سپاس بۆ تۆ ماندوو نەبیت.